کۆنفرانسی ساڵانەی کۆنەپارێزانی ئەمریکا کە بەسی پاک ناسراوە وەک گربوونەوەیەک لێ دەڕوانرێ بۆ کاری سیاسی کۆنەپارێزان یان پارێزگاران لە سەرانسەری ئەمریکادا و سەرەتایی ئەم جۆرە گربوونەوەیەش لە ساڵی 1974ەوە دەستی پێکردووە. سەرۆک ترامپ لە کۆنفرانسەکەی ئەم ساڵدا هەروەهاش وەزیری ناوخۆی ئەمریکاش لە وتارەکانیاندا ئەلبەت وێڕای بابەتەکانی تر جەختیان لە بەرەنگاربوونەوەی کۆماری ئیسلامی ئێران دەکردەوە. سیروان قچۆ لە دەنگی ئەمریکا لەو کۆنفرانسە بوو، ئێستاش لە ستۆدیۆ میوانی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە تەوەری ئێران لەو کۆنفرانسەدا چ خاڵێک زیاتر لە هەموو شتێک سەنجی دەخرایە سەر؟ گەلێک سپاس بەڵێنبەری هەر تشتی ینی کۆنفرانسێ بەگریانی بەحسا ئیرانێ کرد، ینی کەسێک و ئامادە بوون کەسایەتیان چ سەرۆک ترامپ و کەسایەتیان دەنی ڕێبەریا ئەمریکی بەگرانی لەسەر ئاخەوین خەڵێکی ئەو بوو کۆ تۆرێک کەفتنەکە ناوۆکی بشکلێ هەیی بشکلێک و ڕێڤەبەریا بایدن ئەوانە کابدەستێن ترامپ دەبێژن ڕێڤەبەریا بایدن هەوڵدا بوون نابە بە هەمان شێوەیە بەردەوام بکەن گەل ئیرانی دانوستاندنێن لەسەر بەرنمەیان ناوۆکیە ئیرانی دوێ لەسەر بنگەهەیەکی بە کۆ نەتەنێ ئەمریکا لێ هەروها وڵاتێن دنیێن بەشدار پشتڕاست بکەن کۆ ئیران ت دەرفەتێ ژڤان دانوستاندنان بکار نەینە ji bo ku hem duwarê siyasî û hem duwarê diplomasî û warê aborî dijî wê bikar neyne. Hikûmeta Amerîkî çi dibêje? Dibêje duan 4 salan de 4 salê Biden de gelek dest İranê gelek tişt bi dest xistin karî bûn gelek çalakiyên piştgiriya grûpên ser bi İranê ve li seranserê rojhilata navîn bikin ew yek wê were guhartin ew xala serekî bû ku hat behskirin ya din jî xala din belên ew ku divê ew siza û toleyên li ser İranê hîn bi awayekî tuntir werin sepandin lê gelek nerînin cuda divê derbarê de hebûn em dikarin bêtir ser biaxivin. بەڵێ من حەزەکەم بە تایبەتی لەسەر سزاکان چکە بۆ خۆ دەزانی ڕۆژی دووشەممە وەزارەتی خەزانەی ئەمریکا ژمارەیە سزای نوێی سەپاندە سەر کۆماری ئیسلامی ئێران و تاکە کەسەکان لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا بەشی گەورەی ئەو سزایانە پیشەسازی نەوتی ئێرانی گرتەوە. ئەمە بە سزا قورسەکەدا دەنرێکە سەرۆک ترامپ داوای دەکا؟ ڕاستە ئەو سیاسەتە ماکسیمم پرەشر کۆ جارە 4 ساڵی پێشی ژی ترامپ گوت گۆ ئەو حتا ڕادەیەکێ سوودێن بەرچاو لە دژی ئیرانێ هاتن کردن ئەو دەبێژن دوان 4 ساڵێن داویدا یعنی مەبەستاوی دەما ڕێڤەبەریا بایدن دە ئیران دکاری بوو ڕێژەیەکە مەزن ji نەفتê دەرخینە دەروی ئیرانی و بفرۆشە وێدا هاتێ بکار ئەبینە ji بۆ ئەجندەیە خۆیان لە دژی ئەمریکا. ڕێڤەبەریا ترامپ چت بێژە دەبێژە بڤان سزایەن و بەشێکن جوان سیاسەتا ماکسیمم پرەشەر ئەوە کۆ ڕێ لەبەر ئیرانی بگرێت کۆ ڤاندا هاتان کۆ ئێدی نەما بکار بینن بەشێک جوان ئەو ژی کۆ هەم لە کەرتا بەرهەمانینا هەلبەرینا نەفتەی و هەم ژی مەسەلا دانوستاندنا ئیرانێ دوی واریدە بە هەنێک وڵاتێن دەردۆرا ئیرانێ دە دەمێن بەرێ دەگەلێک جاران ئەمریکا حکوومەتە ئەمریکی ڕێ دەدا ئیرانێک کۆ حتا ڕادەیەکێ نەفتێ بفرۆشە هەنێک وڵاتان حکوومەتە ئەمریکی ئاڤێجارێ ترامپ چت بێژە دەبێژە ئەوژی دوێنەیەکردن بە تایبەت لەوێ ڕەوشە نوک و ڕۆژهاتە ناوین چێ بوویە دەبێ ئیران ji هەموو داهاتن وەرە بێپارکردن حتا کۆ نکار بە ئەژندای خۆ بسەر پێش دەبێ. باشە بۆ ڕێگەگرتن لەوەی کە ئێران لەو سزایانە ببوژێتەوە یا بە ماناکەی تری کە لێرە لە واشنگتن بازەکرێ خۆی لەو سزایانە بدزێتەوە بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق لە خولی پێشوورە یعنی کرانەوەیەک هەبوو بۆ عێراق لێ خۆشببوونێک هەبوو تا ئەندازەیە بتوانێت ئەو جۆرە بازرگانیانە لەگەڵ ئێراندا بکە و بە پیشەسازی نەوتیشەوە. ئەی ئەگەر عێراق بۆ نمونە بەردەوام بوو یا وڵاتێکی تر تورکیا بۆ نمونە یا وڵاتێکی کەنداو هیچ ئەگەری ئەوە هەیە سزای نوێیان بەسەر لا بسەپێنرێ ئەو سیاسەتا کۆ بەحسێت کە وڵاتێکی وەکو عێراقی کۆکارە بێت دەرفەتێ کڕین و فرۆتنا نەفتێت ناوەراوی و ئیرانی دەهەبێت دەما ئۆباما دە ببوورە جارێکێ دەما ئۆبامان دەست پێ کرد بۆ ئۆباما تشتێکی تایبەت قانونەکە تایبەت لە دەما دانینا سەپاندنا سزایان سەر ئیرانی داخست و ژبەر عێراق دڕەوشەکێک دەرباز دەبوو و ژبەر و عێراق هەڤالبەندە ئەمریکایی هەیە ڕێیەکەش عێراقی بەکردن کۆ ئەو دانوستاندن یان ئەو سزا عێراق ناف خۆ نەگرە. ترامپ دەبێژە 4 ساڵێن ناوەرا 2016 و 2020 ئەو یەک هاتکردن و حتا ڕادەیەکێ ڕێژەیە داهاتە ئیرانێکێن بوو
لێ دەبێ ئەڤێک حتا ئاستا هەری بلند بەردەوامە دەبێ ئالتەرنەتیڤش بۆ وڵاتێکی وەکو عێراقی و حتا ڕادەیەکە وڵاتێن دن و دانوستاندنی ئەگەر قەتەر بە هەگەر تورکیە بە دانوستاندنێن دۆسەیە وزێ و نفتەی لەگەڵ ئیرانی دەکەن دەبێ ئالتەرنەتیڤ جوان ڕوەرە پەیداکردن حتاکو کاربن ئێدی نەما سەرەدەریەکە بازرگاری بە ئیرانێر بکەن یعنی یەک جوان خاڵین کو بکەیمانی وەزارەتە دەرڤە و وەزارەتە خەزینەیە ئەمریکا دخوازن دخۆناغا بێدە نو دەستپێکردی هەلبەت ینی نو دەستپێکردن و هێدی ئێدی شکلێ سیاسەتە ئەمریکا هەمبەر ئیرانی بێتر زەلال دەبێ بەڵێن سێوانەر وکو لە پێشەکیشە ئەمەشم پێکرد وەزیری ناوخۆی ئەمریکاش هەم لەسەر کۆماری ئیسلامی ئێران قسەی کرد هیچ جیاوازیەکە بوو لە نێوان ڕوانینی وەزیر یاخۆ ئەو میکانیزمەی کە دەگیرێتە بەرامبەر بە ئێران لەگەڵ لێدوانەکانی سەرۆک ترامپ ڕاستی ینی هەگەر حتا بختصی پاک دژی ترامپ لەسەر vê بابەتی ئاخیوی مایک واڵس ڕاوێژکاری ئەولەکاریان نیشتیمانی و هەروها جیگرێ سەرۆک جێ دیڤانس بگرانی سەرڤەیەکی داخبن خۆیای خەتەک نو هەیە خەتا نو هەیە کۆ ئەزمونە چەند مەهن بووری دەبێت تایبەت چارچەوەیە شەڕێ دژی حەماس لە غەزایە نمونە یان دەرفەتەکەش بۆ ئیرانی و پێمانی ئەو دەبێژن دەرفەتەکەش بۆ ئەمریکا و ئیسرائیلێ و هەڤالبەندێن وان کو هەموو ڕەهێن ئیرانی ئەوێن کۆ پشگیریە تەرۆرێ لە سەرانسەری ڕۆژهەڵاتە ناوین دەکێ وەرەگرتن ئەف خەتا سەرەکیە کۆ ڕێڤەبەری ئەمریکی دخوازە بێژە حتا ژوان بێ سیاسەتا ماکسیمم پرەشەر بەردەوام بکە و هەمان دەمێدە ڕێ لەبەر ئیرانی بگرە کۆ دانوستاندنی ناڤۆکی بکارنینە ji bo ku ینی دبەرژەوەندەی خۆ بکارنینە ئەمە لێدوانەکان یا لە وتارەکاندا کە باسی ئێران کرا لە کۆنفرانسەکەدا بە گشتی هەڵوێستی گشتی کۆنفرانسەکە لەسەر کۆماری ئیسلامی ئێران چی بوو؟ بڕاستی گەلێکی بەرچاو بڵێن گەلێک کەس هەبوون حتا هەژمارەکە چالاکوانین ئیرانیژی بخوا هاتبوون بەحسا گەلێک مژارەتکردنەها لە ئەمریکا بەحس نەتەنێ بەحسا دانینا سزایان سەر ئیرانی یان چالاکیین ئیرانی ڕۆژهەڵاتە ناوینە یان ژی ئەمبێژن بەرنامە ئیرانی یان ناڤۆکی لێ هەروها مژارە کۆ لە ناو ئیرانی بخوا تەپەسەرکردنا ئۆپۆزیسیۆنێ بنپێکردنا مافێن کێمنەتەوان بنپێکردنا مافێن ژنان ئەف مژار بوون کۆ کۆنفرانسا سیپاک دێ بە ئاوایەکی گەلێکی بەرچاو بەحساوی هاتن کردن کۆ پرسپێکتیڤەکە نو ئانین هۆلێ کۆ لە ئیرانێ گەلێک مژارێن دن هەنە ئەو دەبێژن ینی حکوومەتی بۆ یەکی تەوانبار دەکەن کۆ ئیران نەتەنێ فاکتەرێکی نەسەقامگیریە لە ڕۆژهەڵاتە ناوین و لە هەمبەر وڵاتێن ڕۆژاوا لێ دهۆندر ئیرانێ دژی بخۆشیە بووی ئاستەنگ لە پێشیا خەون و دۆخازێن گەلێن ئیرانێن کەواتە ئەکرێ وا تێبگەم لەوەی کە باسە کرد بڵێم ئەم بەڕێوەبەرایەتی جاری دووەمی سەرۆک ترامپ ڕێبازێکی جیاوازی هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی یەکەمیدا حتا ڕادەیەکی هەیە بەلێ ئەو دەبێژن نەتەنێ بەردەوامیەش سیاسەتاوانیان ڕێبازاوانیان 4 ساڵی پێشیدا لێ ئەو دخوازن ڕێ لەبەر وان ئەگەرێندنێکش بەر بەحسا ئۆروپیاتکن دەبێ ئۆروپی ڕۆلەکە ئاکتیڤتر و چالاکتر بلیزن هەگەر دانوستاندنژی لەسەر چ دۆسێکی وەرەچێکردن دەوێ ڕێککەوتنە کە ناوبەرا وڵاتین ڕۆژاوا دەهەبە ئەمریکی دخوازن هەڤالبەندان خۆرچێکردن ینی کوالسیۆنەکەی لە دژی ئیرانێ چێکن کۆ ژە هەر ئالی ڕێ لەبەر ئیرانی بگرن سیروان زۆر سپاسە دەکەم بۆ زانیاریەکانت زۆر سپاس. ئەڵبەتە عزیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.